چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی قوربان، بەڵام لە هەڵەبجە مەیدانێکی گونجاو نییە بۆ کڕین و فرۆشتنی ئاژەڵان. ئەمە لە کاتێکدایە هاوڵاتیان خۆیان پارچەرزەویەکی بەرامبەر بەڕێوەبەرایەتی پەروەردەیان دیاری کردووە بۆ مەیدانی ئاژەڵان و کڕین و فرۆشتنی پێوە دەکەن و هەندێک جاریش لە هەمان شوێن ئاژەڵەکان سەردەبڕن بەبێ مەرجی تەندروستی. خاوەن ئاژەڵێکیش نیگەرانە و داوا دەکات مەیدانی ئاژەڵانیان بۆ بکرێتەوە. وەکو ڕێکارنە وڵا ئەکەوێتە سەر خۆیان هەرکێ بۆ خۆی لە شوێنەکە چونکە مەیدان نیە، چونکە شوێنێکی سەربڕین تەندروستی ئەسڵان قەسابخانەی هەڵەبجەی مەجێکی تەندروستیت یانی شوێنی چەند ئاژەڵێکی کەمە بێت لە قوربانە، یعنی ناتوانێت ئەو هەموو قوربانیەکرێت لە هەڵەبجە بتوانێت شوێنەکەی ئەو شوێنە نییە کە بتوانێت ینی کابرا قومەڕێکی پێ بچێت لێ قوربانێکی ساخاتەوە ئەکەوێتە سەر ئەبێتە لاکۆڵان، یعنی ئەکەوێتە سەر قەسابەکان هەر کەسێک چەند قەسابی هێناسێ ئەچێ ئاژەڵێکی لاکرێ و بیسەرەبڕی و پاکیەکە و بۆی وەردەگای تر ئەمەژەکەوێتە سەر ویژدان و دینی. وڵا داواکاریمان ئەوەیە کە یەک قەسابخانێکی تەندروستمان هەبی، بەڕاستی ئەو قەسابخانە کە کوراتۆ زۆر کۆنێ. دومیش مەیدانێکی ئاژەڵی کەسێ بەروبیمێکی ئاژەڵی ناوخۆی هەبوو کاکە نازای بۆ کوێ بەری. لەگەڵ بڕیاری قەدەغەکردنی هاوردەکردنی ئاژەڵ لە وڵاتانی تورکیا و سووریا و ئێرانەوە، ئاژەڵ بە شێوەی قاچاق هاوردەی کوردستان دەکرێت، بەڵام تا ئێستا کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. بەشێک لە گۆشت فرۆشەکان نیگەرانن لەوەی خاوەن ئاژەڵەکان لە سلێمانی و سەی سادق و ناوچەکانی دەرەوە ئاژەڵ دەهێنە هەڵەبجە و بە نرخێکی گرانتر مامەڵەی پێوە دەکرێت. یعنی شتیوا بۆ لە عالەمە تۆ لە محافەزەیەک بۆ بڕی پێداویستیەکان و لە قەزایەک بۆ بێنیت شتیوا ئەمە هەر نابێ. جا دوای ئەوە لە مۆزوعی سیعریشۆ یعنی زیاوەکەوێ لەسەر ئێمە کە چێواری ئەم شارە ئەڕوا لە سلێمانی و حیوانێنێ، یعنی کابرا کرێ سیارەکە جاری وایە 50,000 زیاوە لەسەر ئێمە حسابەکە. سەرباری هاوردەکردنی ئاژەڵ بە شێوەی قاچاق لە سنووری هەڵەبجە نزیکەی 100,000 مەڕ و بزن هەیە و 20,000 ڕەشەوەڵاخیش هەیە. بەپێی ئامارەکانی ڤێتەنەری ئەو ژمارەیە لە ئاژەڵ بەشی پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە. بەپێی بەدواداچوونەکانی شارپرێس ڕۆژانە بەدایانبار هەڵگری پڕ لە ئاژەڵ لە دەروازە سنووریەکانەوە هاوردەی هەرێم دەکرێت و جێگری سەرۆکی شارەوانی ئاماژە بەوە دەکات خاوەن ئاژەڵەکان خۆیان خەمساردن لە دیاریکردنی مەیدان و سەربڕینی ئاژەڵانیش لەسەر شەقامە گشتیەکان قورسایی بۆ شارەوانی دروست کردووە. بوونی مەیدانی ئاژەڵ هۆکارەکەی ئەوەیە کەەوە ئەوان خەمسادن نەهاتون بەدەم داواکاریەکان و چونکە لەناو خۆیان ڕێک ناکەون کەوا ئەنجومەنێک دروستکەن ئەنجومەنەکە بێ سەرپەرشتی ئەو زەویە بکات کە شارەوایان بۆیان داریکە بەڕێکاری یاسایی پێیان بدەین. طبعا ئێمە خۆت جەناب دەزانی ساڵانە جەژنی تێکە ئەم جەژنش خۆت دەزانی بەوە بەنی قوربانی و خەڵخێرەکە خەڵک حیوان و شت ئەکڕێ بە تایبەتی ماڵەکان ئەیبەنەوە لە ماڵا سەرم ئەوەش هەندێک جار قورسایی بۆ ئێمە وەکو شارەوایان دروست ئەکات چونکە پاشماوەی ئەو ئاژەڵانی کە سەری ئەبرن لەسەر ئەو جادان دایێنین کە دەرەچن لە شارەوە نایبەنە شوێنی تایبەت و ئێمە زۆر جار ئاگادارمان کردن بەڵام پابند نابن بەڕێنماکانی ئێمەوە. لە دەروازە سنووریەکان و ڕێگە نایاساییەکانەوە تەنها ئاژەڵ هاوردە ناکرێت بە شێوەی قاچاق، بەڵکو چەندین خۆراکی دیکە بە ڕێگەی جیاواز هاوردەی ناوبازاڕەکان دەکرێت بەبێ ئەوەی پشکنینی تەندروستی بۆ بکرێت. ئەمە جگەلەوەی بۆ جۆرە ئۆتۆمبیلێک دەهێنرێت کە مەترسی لە ناوچوونیان لەسرە. شادی ئەمین، شارپرێس، هەڵەبجە.